خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ساڵانێکی زۆرە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان ڕاستتر بڵێین بۆتە جێگەی مەترسی گەورە. ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان شەهید کران و خرانە زیندانەوە بە تۆمەتی سیاسی. ئەمڕۆ لە دوهۆک سلێمان ئەحمەد کە ساڵێک بەڕێستا دەستگیر کراوە یان زیاتر لە ساڵێک کە دەستگیر کراوە بڕیادرا کە 3 ساڵ زیندانی بکرێت. ئەمە لەبەرەوەی کاری ڕۆژنامەنووسیەکە، بەڵام بۆ پارتێکی سیاسیان لە چوارچەوەی پارتێکی سیاسی کوردیدا کە ئەمە هیچ یاسایەک نییە کە قەدەغەی بکات. بۆچی ڕۆژنامەنووسان بەو شێوەیە دەکرێنە ئامانجی هێز و لایەنە سیاسیەکان و تۆمەتی سیاسیان بۆ دروستەکرێن؟ پارتی دموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوودا 5 ڕۆژنامەنووسی خستە زیندانەوە کە بەشێکیان تا ئێستاش لە زینداندا. سلێمان ئەحمەدیشی هاتە سەر. ئەم ترسان لە قەڵەم و ئەم ترسان لە قسەیە بۆ پانۆڕامام شەو گفتوگۆکە لەم بارەوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز بەدران مەحێدین ڕۆژنامەنووس لاولێرەوە لەگەڵمانە و بەڕێز ئامەد پیران ڕۆژنامەنووس لە ئاکرێەوە لەگەڵمانە و بەڕێز پارێزەر ڕڤنگ یاسین لە دهۆکەوە لەگەڵمانە. سەرەتا کاک بەدران، ینی ئەگەر پرسیارەوە بکەین ینی بۆ دەبێت ڕۆژنامەنووس شوێنی زیندان بێ؟ چەچی پێیە؟ بۆمبی ئەتۆمی پێیە؟ چی پێ؟ یعنی ئێمەستا گەر ڕەخنەیەک بگرین یان مەسەلەن ڕاستیەک ئاشکرا بکرێت یان سەرنجێک لەسەر بابەتێک هەبێ، ڕەنگە بە دڵی تۆ نەبێ، بە دڵی من نەبێ، بە دڵی یەکێکی تر نەبێ، بەڵام بۆ لە زیندان و بۆ ئەوەی کە ڕۆژنامەنووس نەتوانێت کاری خۆی بە باشی بکات. سەرتا سڵاو کاکزانە، سڵاو لە تۆ لە میوانەکانت لە بینەرانی کەناڵی کورسات نیوس. لە ڕاستی دەمەوێ بەر لەوەی باسی هاوڕێمان سلێمان ئەحمەد بکەم، فەقەرەک بگەڕێمە دواوە باسی مێژوو ڕۆژنامەگەری کوردی و مێژووی ئازادی ڕادەربڕینی کورد و مێژووی چەسانەوەی دەنجی ئازادی کورد لە 30 ساڵ 34 سال بەر لە ئێستا. ئەنی ئەمەوێ بگەڕێمەوە بۆ ساڵی 1998 یەکەم ڕۆژنامەی کوردی کە لە مسر دەرچوو لە قاهێرا. ڕۆژنامە ژمارەیەکی بوو، ژمارە 2 دیار نەبوو، ژمارە 3 دیار نەبوو، ژمارە 4 و 5 وانەی لە بریتانیا و لە ئەستەمبۆڵ و لە وڵاتانی عەرەبی دەردەچوو. هۆکاری ئەو بزربوونی ژمارەی ڕۆژنامەگەری کوردی نەبوونی ئازادی بوو، لەبەرەوەی کورد میلەتێکی چەساوە بوو، کورد میلەتێکی ژێردەستە بوو، کورد تاکە میلەت بوو لەو ناوچەیە کە هیچ مافێکی نەبوو. بۆیە ڕۆژنامەنووسەکانی ئێمە و قەڵەمەدەستەکانی ئێمە ڕۆژێ لە وڵاتێک ڕۆژێ لە شارێک، ینی بە پاش و پێشی ڕۆژنامە من و تۆ ڕۆژنامەنووسی تێگەین کە ڕێژەی ڕۆژنامە دەرەچێ ئەبێ بە ستاندەر ژمارە دوای ژمارە بڕوە. ئێمە بەهۆی ئەوەی کە لە ترسی ئەوەی کە نەگیرین و سەرکوت نەکرین و زیندانی نەکرین و نەکوژرین، ڕێژەی ڕۆژنامەکانمان دیاری نەبوو. دوای ئەوە ینی ئەگەڕێینەوە بۆ پێش ساڵی 91 بە هەزاران ڕۆڵی ئەو نیشتیمانە لە دەرەوەی وڵاتن، لە وڵاتانی ئەوروپین، لە ئەمریکان، لە وڵاتانی عەرەبین مافی پەنابەریان وەگرتووە، مافی پەنابەری سیاسیان وەگرتووە. هۆکاری ئەوەی کە نەبوونی ئازادیە، ئازادی نەبووە، ئازادی ئینسانی نەبووە، ئازادی ڕادەربڕین نەبووە، ئازادی ڕۆژنامەنووسی نەبووە. لە دوای ساڵی 91 ئێمە بووینە بە هەرێمێک بەپێی بڕیاری ئەنجومەنی ئاسایش. ئێمە هەرێمێکی یعنی مافێکی کەم تا زۆر مافێکمان هەیە لە جوگرافیایکی دیاری کراو. لە دوای 2003 ڕوخانی حکوومەتی عێراق یعنی باشووری کوردستان، خۆری باشووری کوردستان لە وڵاتانی ئەوروپی و لە هاوپەیمانانمان، یان دەتوانێت لە دۆستانی کورد بەوە ناسرابووین کە شێوایەکی ئازادمان هەیە، بۆ ناسرابووین کە فەزایەکی ئازادمان بۆ خەڵک بۆ ڕادەربڕین، بۆ یعنی لە بچووکترین ماف تا گەورەتی ماف هەبوو. ینی مافی ئەومان هەبوو بینێت زادە، مافی ئەوما بوو ڕەخنە بگرین، مافی ئەوما بوو ڕۆژنامە و گۆڤار و تیڤی سەربەخۆمان هەبێ. ئیتر لە دوای 2003 قۆناغ بە قۆناغ یعنی ئازادی ڕادەربڕین و مافی ڕۆژنامەگەری بە تەواوی بەرتەسک بۆوە. ئەتوانن بڵێن تا ساڵی 2010 تا حەدێک باش بوو، یعنی قسەمان لەسەر بوو، ڕەخنەمان لەسەر بوو، چاوی هاوپەیمانان، چاوی وڵاتانی ڕۆژئاوامان لەسەر بوو، چاوی ئەمریکامان لەسەر بوو، ڕەخنیان لە دەسەڵاتدارەگرت. لەبەرەوەی
ئەوانە من بۆیە لێرە دەستەواژەی دەسەڵاتدار بەکاردێنم کاکزانە ئەوانە حکومڕان نین ئەوانە دەسەڵاتدارن لە بۆی جیاوازێکی لە ئەکادیمیای سیاسی جیاوازێکی یەکجار زۆر لە بینی حکومڕان و دەسەڵاتدارەیە حکومڕان جوان بیرەکاتەوە لۆژیک بڕیارەدا دەسەڵاتدار عقدەی شخصی هەیە دەسەڵاتدار ڕخنە قبول ناکات دەسەڵاتدار پێی وایە گە تۆ لە شوێنێ خوار و خێتی کرد تۆ ڕخنەت دێگرت پێی وایە تۆ دژی ئەوی تۆ بۆ لە ناوبردنی ئەو قساکەی تۆ ئەتەوێ ئەو بکوژی قبولی ڕخنە ناکە ئەمێ ینی بەپێی تەوقیتەکە قسەکانم بەردەوام پێ بدەم کاکزانە لە 2010ەوە لەگەر دروستبوونی کابینەی نۆ هەولێر وەکو پایتەخت خۆت لەوانەیە باشتر بزانی پایتەخت تاکە شوێنە لە هەموو جیهان لە هەموو وڵاتێک کە کاریگەری سیاسی کاریگەری ئابووری کاریگەری ڕادەربڕین کاریگەری مافی ڕۆژنامەوانی زۆرتر لە پایتەختە کۆبێتەوە لە ساڵی 2010 ئمە لە ساڵی 2024 6 ساڵەکە ئەتوانم بە تەحداوە بیڕێم 6 خۆپیشاندان لەو شارە نەکراوە 6 ڕۆژنامە نووس نەیتوانیوە بە ئازادی ڕای خۆی برێ 6 ڕۆژنامە نووس نەیتوانیوە 4 راپۆرت بکاتن لەسەرەوەی کە چ ڕەخنە و چ دزی و چ فەزاحەتێک لە وڵاتە هەیە لەو شارە هەیە لەو هەرێمە هەیە لە پارێزگاکانی تر بەردەوامە یعنی لەگە دەتوانم بێم لەگە دەستپێکردنی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان مافی ئازادی و مافی ڕۆژنامە نووسی تەنانەت تاکێکی سادەی ئەم شارە ئەم شەقامە ئەم وڵاتە ناتوانێت بە ئازادی داوای مافی خۆی بکە ناتوانێت بە ئازادی ڕخنەیەک بگرێت ناتوانێت بە ئازادی دەست بخاتە سەربرینێک یەکسەر سزنا یەکسەر تۆمەتە یەکسەر تەشیرە شار بەدەریەکەن یان تۆ دوورە لە بەردەستە یان ئەبێ شارەکە بە جێبێری و هەرەی بڕۆیت یان ئەبێ لە زیندان چاوەڕێ بکەیت سزنتکەن و بتخەنە زیندان جا حکمێک ئەدەن 2 ساڵ 3 ساڵە بەر لە تەوابوونی مادەشتری بۆ دروستەکەن بەر لە تەوابوونی یعنی ئەوە وەکو پولی دۆمینە بێتی و ئەنووسێنن لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ڕۆژنامە نووس دوای 211 ڕۆژ زیندانیکردن ئەوجا کەس و کارەکەی پارێزەرەکانی بزانن لەکوێ سزن بووە یعنی فەزاحەتەکە بەمانای کەلیمە لە 100 ساڵی ڕابردوو لە 200 ساڵی ڕابردوو لە هەر وڵاتێک کە فاشیلترین وڵاتە لە هەر وڵاتێک کە دیکتاتۆرین وڵاتە نەبووە یعنی کاکزانە بڕۆ راپۆرتی ساڵانەی مافی مرۆڤی کامە دەستگا کامە ڕێکخراوی نێودەوڵەتیە سەیریکە تاوانبارێک کە تاوانبارە نەک تۆمەتبار تاوانبارێک کە ئەگیرێ سز نەکرێ ئەبرێتە بەردەم دادگا ئەگەر کەسێکی نەبوو کەسێکی نەوە پشگیری لێ بکە کەسێکی نەبوو هاوکاری بکە حکوومەت ئەم دەستگایی کە گرتوێتی ناچارە خۆی پارێزەری بۆ ئەگرێ بۆ ئەوی کە دۆسەکەی بەلایەکدا بڕواتن لێرە دوای من بیرمە 15 بۆ 20 ڕۆژێک بوو هاوڕێمان سلێمان ئەحمەد گیرا بوو من نەم ڕۆژە ئەترسام کە مادەیەکی خەتەری تیرۆری بخەنە پاڵ و حکمێکی گەورەی بدەن یعنی دوای 211 ڕۆژ کاکزانە فەزاحەتە یعنی ئەتوانم بڵێم ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە پەلەیەکی ڕەشی پیس لە تاریخی حکوومەتی کوردی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە نازانم ئەم برادرانە ئێمە بۆ بیر ناکەنەوە یعنی کاکزانە من ڕووی دەمم لە سەرۆکی حکوومەتە بەڕاستی ئەگەر ینی یەک تۆز لەگەر جەوی سیاسی نێودەوڵەتی بێنەوە ئەوەندە بەسە کە تێبگەن کاتێک ئەچن بۆ ئەمریکا ئەچن بۆ کۆشی سپی لەبەرەوەی ئەوەندە خوێنتاڵ و ڕەزاگرانن لە حوشەی کۆشی سپی پێشوازیان لەیەکرێ ئەوەندە بەسە کاتێک بەرپرسێکی کورد ئەچێ بۆ ئەمریکا و ئەچێ بۆ کۆچی سپی بەبەردەم وێنەی شەید سەردەشت و شەید کاوە شەید سۆرای مامە هەموو شەید ویداد دائیبن نازم ئەم برادرانە بۆ بیر ناکەنەوە ئەو برادران تاکەی بەم شێوەیە حکومڕانیەکەن تاکەی بەم شێوەیە دەسەڵاتی خۆیان ئەچەسپێنن بابەجان ئێمە ڕۆژنامە نووسین ئێمە ڕخنە ئەگرین ئەگەر ڕخنەکەی ئێمە منطق نییە ئەگەر ڕخنەکەی ئێمە تۆمەتە ئەگەر ڕخنەکەی ئێمە تەشیرە ئەگەر ڕخنەکەی ئێمە بوختانە فەرمەمە دادگا هەیە ئەمە یاسا هەیە ئەمە مادە هەیە ئاخر لە کوێی دنیا بۆ ڕۆژنامە نووس تیرۆریست بێ ئەی هەوار ئاخر تیرۆریست کە ئەگیرێ تا تاوانەکەی لەسەر یەکدانە بێت تۆ پێڕن تۆمەتبار پێشی ناڕێن تاوەبار ئیرهابە تیرۆریستە خەڵک ئەگوژێ خەڵک ئەتەقێنێتەوە تا تەواو دادوەر یەکدانە بێت تۆ پێی ناڵێت تۆمەتبار پێرە تاوانبار ئاخر لە کوێی دنیا بۆ ڕۆژنامە نووس کاری ئیرهابی بکە ئێ باش ئەگەر وایە بۆ 111 ڕۆژ بزتان کردووە بۆ هەفتەیە یەکەم و بە بەڵگە و بە ئارگۆمنت و بەداتە ناهێنە سەش ئەشە بۆ هەموو خەڵکی ڕوونکەنەوە بە هەموو خەڵک برێن کاکە گیان ئەم کابرایەتی تیرۆریستە ئەم کابرای ئیرهابە نەبووە نا ئاخر حکومڕانی لە هیچ شوێنێکی دنیا زۆر بەم شێوە دەکرێت نە بەم شێوە کراوە نە بە شێوتان پەرێ پێ بدەن زۆر باش کاک بەدران گەڕێمە وڵات کاک ڕڤینگ کەیسە یاسایەکە کەوەی بە دوواداچوونت بۆ کرد بێ لە ئاگات لێی بێ بەرگریت لێی کرد بێ یعنی هی ئەوەیە کە بەڕاستی ئەو ڕۆژنامە نووسە 3 ساڵ زیندانی بکرێ
دست به که ایواره و بینر کانال کردستان باش ایواره و جیباش بداخل که ما پیش بینی و چندینت که چون که سلیمان احمد تنی روزنامه وانه که هیچ کاری که دی ارهابی نکریه بداخل الولات که وکی ولات ما الحرم کردستانی دمی کو ظالم او ظلمت کن سرجادام آزادی هاتون و چون ob آزاد بون و روزنامه وان کنج زندان دابون پیش بینی همی تشتکیب که و قناعت که تشتی خرابتر جیری داتن اگه نه روزنامه وانه که وکی سلیمان احمد گوره گوتناوی بحیات خو دو جارا با جری دو که ندید یا تو تومت و ارهاب یا سی خوریه بو لانه که هر یک کردی ده پالو و 3 سال حکم که راستی جه شرمزاریه راستی اف جوره بریاردانه دادگاه حرم کردستان تکنجیر بسیاره سربخویاوان و دادپروریاوان و تکنجیر بسیاره که ایدی خلق وی ملتی خلق وی والاتی یعنی خلد نینه دم پناه بود دادگاه نبتن چونکه وان جوره کیسات بینیدن زانیدن دادوری الحرم کردستان هیچ دست حالاتک نینه هیچ سربخون نینه دادگاه حرم کردستان اشیم بجمده یعنی الگوری مزاج دست حالات و دور بریارت خودن اگر نه روزنامه وانک وکی سلیمان احمد که چندین ساله بفرمیل حرم کردستان کار روزنامه وانیت که دستگاه که فرمیو و بریک که فرمید چیتا روشاوای کردستان و ود گریتا و بو حرم کردستان دیسا بفرمی تو به حکم که بیشی اوستی خوربی اوه چی جه دنیای نینن لبدا خوا کاک ریفینگ برسان پارێزەری کاک سلێمان بوون وانە تأكيد از پارێزەرم یه سلێمان احمد بیمه و پتر 6-7 جارا جی مسەردانا ڕێڤەبەری ئاسایشا دووکێ کردیە کو از سلێمان احمد ببینم و گەڕین مەخۆرێ و بزانم راستی و بابەتی چێ ڕێب منە هاتیە دانێ از ببینم زێلەتش مەهەکە از خەریک بووم المابین محکمه آسایش حتی وکالت ما چه کردیم بشین بچین کیس سلیمان احمد ببینین دواکاری گشتی زور به داخل ما اینا سرخطی بینهات کردن تشتک بینهات کردن ریک خراید مافی مروی ما اینا سرخط یونامی دستا سر بخوام مافی مروی حتی تنی مجال دامه 5 دقیقه کتیم سلیمان احمد ببینین و بری کارنامه که بو چه که اندابین داخلی کیسایی ببین اول چون کاک چون دادگای کرا یعنی ئەوە هەبوو کە تۆ بێی لایحەیەک بخوێنیتەوە و دیفاعی لێ بکەیت و ئەویش قسەی بخۆی بکەیان ئەوە هەبووە چۆن بۆ ئەو دادگای چۆن بەڕێوە زۆر دادگایەکی نوێی ڕاستی بوومە بخۆ یعنی ژبلیوێ چەندێک و دەهان جارێ دی هەرێما کوردستانی و بەتایبەتی دووکی و هەولێری ئەف جۆرە دادگایەکی نەڕێوە چوونێت ڕۆژنامەبوون و چالاکوانێت مەدەنی لێ اوان دادگاه که نا جوره تایبتمندی دای محکمه یعنی تنها دو شاهد حاضر بینه یان کاک سلیمان خودم افادت خدای مدیایی که تیم پاریزه را بو محکمه ده تشتان رون که این ریب منهات دانه ام وان تشتا بو دادگاه رون که این دادگاه جی راستی یعنی من پیواسا دادگاه جی ویا برخو برزکتن و دا قناعت بریاره خوب کرد که چه خوب وکی پاریزه را من پیواسا دادور او وان دادور اب خوشی قناعت داد پروریه و قرار خونینه تۆمەتەکەی چییە تۆمەتەکەی چیە دراوەتە پاڵ سلێمان کاک ڕیفین تومەتە سلێمان ئەحمەد ئەلەساس سلێمان ئەحمەد وێنێ دام و دەستگێت ئەمنی پارێزگا دووکێ بوو لایەنێکی دی فڕێکەتن و پەکێکەیە و پەکێکی چ علاقەت ئاسایشە دووکێ وەیە حتی وقتی سلیمان احمد هات یا گرتن جی لابتوب ای وی موبایل یا وی هارد که وی هیچ تشتک وی نینه هیچ تشتک دیدانی ند وان امیرید وی اول پیش یا بیری هات یا گرتنه درگه سیمال که یعنی رسمی داخل بو اشتاد شنی داخل بو یه گردید بیشتن دا وی کاری کردن یعنی هیچ نگیریه جی هیچ افکار نگیریه یا ساده شک تا تفسیر کرد مصلحت هیچ باقی خیار رو مثلا که لنا موبایل کی لنا لپتاپ کی رسمی نرد بیان شتیک به بلگه دادگاه کو استیناد سر کری
او اقرار بی اوت نو آسایش دهو که دا جهات یا ورگتن و دمه که دا سلیمان احمد خو دمه هم دفرینش نخوره گوته او افاده نامنه مدا توقع کرن و وی دام و هلا دادگه دا این کارا و چندی کر که رابطن کار جاسوسی کرنه تنه اخباری ها کسا که بوه که او بیجیتن سلیمان احمد دهتا دهو که و دوی کاری کتن کار جاسوسی کتن محکمه جا او تهمت دا پالوی گوته او دا کار جاسوسی کتن بو پکه که بریار دا زندانی کرناوی حبس کرناوی بو مده 3 ساله باش دقل ما بمينه كاكرفين كاقامت يعني ولا باجيناني شكن مثلا بوشي ويا برتسكرنوي ازادي بيرو را روجنا منوس مثلا وي كاكرفين خوي باريزر ويا سايا بوشي ويا مثلا كسك بزور لدواني بيبدن بزور مثلا بيكن بزاسوس يعني بو همو كس اما وارده مثلا تو قرد صلاه تهبو گنجي كغريت بپنجا نوع تعذیبی ئەدەی خۆ 2000 شتێکی پێ ئیمزاکەی کە خۆی نەی کردووە بەڕاستی ئەمە چ کارە ساتێکە لەو هەرێمە ڕووەدا کاکزانە سڵاو ڕێزم هەیە بۆ میوانە بەڕێزەکانت و بینەرانی کەناڵی کورسات نیوز هەروەکو پارێزەر ڕێگەنگیشی شارەتی پێدا کاک بەدرانیشی شارەتی پێدا بەڕاستی کێشەیەم دەسەڵاتە ئێستا لە بادینان کە دەسەڵات دەکا بە ناوی پارتیان ئەم پارتی ئێستا لێرە دەسەڵات دەکا کێشەی ئەو نە لەگەڵ سلێمان ئەحمەدە بەڵکو لەگەڵ هەموو خەڵکێکە کە داوای مافی خۆی بکە یانیش کاری خۆی بە دروستی بکات چۆن بەڕاستیش بڵێم پارتی کامە خەڵکی دەوێت لە دەبەری بادینان کە ئێستا بنمونەوە کاریان بۆ بکەم پارتی خەڵکێکی دەبێت ڕۆژنامەنووسێکی دەوێت چالاکوانێکی دەوێت کە بۆ پارتی خۆی ئیش بکات کە لە مەسلحەتی خۆیدا ئیش بکات کە بەڕاستی بە تیرۆرەکانی پارتی ناڵێت تیرۆر کە بە ڕفاندنەکانی پارتی ناڵێ ڕفاندن کە بە هیچ کار و کردارێکی پارتی کە دژی ینی هەموو یاساکانی مافی مرۆڤ یانەوەی دژی مافی مرۆڤ دەکرێت لە پارێزگای دهۆک پارێزگای هەولێریش بڵێم ئەوەی پارتی دەکات پارتی دەیەوێت ئەو ڕۆژنامەنووسانە بە هیچ شێوەیەک نە هیچ راپۆرتێکی لەسەر دروست بکەن نە هیچ شتێکی نە هیچ کارێکی لەسەر بکەن نە هیچ چالاکوانێکیش لەسەری بکات بۆ ملێرە دەڵێم کێشەی پارتی بۆ لەگەڵ سلێمان ئەحمەد نییە کە دەڵێ ئەگەری تێکدانی ئەمنی قەومیە لە هەرێمی کوردستان ینی بەو شێوەیە ئەوڕۆ دێنن لە دادگای دهۆک بەڵێ کاگەمت بەردەوام بە بڵێ کە ئەمڕۆ ینی دەڵێن سلێمان ئەحمەد لە شاری دهۆکەوە کاکزانە دەڵێن کێشەی پارتی لەگەڵ سلێمان ئەحمەد نییە بۆ لە ساڵی 2019 لەسەر 2020 ینی پارتی ڕەشبگیریەکی دەست پێ کردووە لە دەبەری بادینان بەگشتی بە تایبەت لە پارێزگای دهۆک بڵێن ڕەشبگیریەکی دەست پێ کردووە 83 ڕۆژنامەنووس و چالاکوانی دەست بەسەر کردووە حتا ئێستاش کە ڕۆژنامەنووس شێروان شێروانی قەهرەمان شوقی ئێستا سلێمان ئەحمەد لە ناو زیندانەکانی پارتیدا ماون بەشێک لەو ڕۆژنامەنووس و چالاکوانانە کە ئێستاش ئازاد کراون بەڕاستی هەتا ئەمڕۆژ لەژێر هەڕەشە و فشداری پارتیدان لەم دەبەرە بە هەموو شێوەیەک پارتی دەیەوێت خەڵک دەمخۆت بکات دەیەوێت خەڵک بێدەنگ بکات لەم دەبەرە بۆ ئەوەی ینی پارتی ئێستا دهۆک بە مەنفعی نفوسی خۆی دەبینێ نایەوێت شاری دهۆک یان شاری هەورێر لەدەست بدا بۆیە ئەم ڕەشبگیریە بەرامبەر ڕۆژنامەنووس و چالاکوانان دەکاتن بۆ ئەوەی خەڵک دەنگی هەڵنەبڕێتن باشە پێت وایە کەیسی سلێمان ئەحمەد کەیسێکی یاساییە یان سیاسیە حتمما هیچ شکی تێدا نییە کاکزانە ئێمە دەزانین و هەموو خەڵکی هەرێمی کوردستانیش ئێستاوە دەزانێت کە کەیسی سلێمان ئەحمەد بەڕاستی کەیسێکی سیاسیە کەیسی شێروان شێروانی کەیسێکی سیاسیە کەیسی قەهرەمان شوکری کەیسێکی سیاسیە چۆن کەیسێکی سیاسیشە ینی کاکزانە ئەمە نەک هەر کەیسی سیاسی پارتێکی سیاسیە ئەمە ئیش شەخسێکە بەڕاستی دەڵێم دەتوانم بڵێم کە جەنابی سەرۆکی حکوومەتە جەنابیان بە خۆیان یان ئەو کەیسانە بەڕێوە دەبن بۆیان سەرپەرشتی دەکەن بۆیان ئەمر بە دادگاکان دەکەن هەروەکو پارێزە ڕێدینگیشی شارەتی پێدا ینی ڕۆلی دادوارەکان ئێستا لە ناو دادگاکانی هەرێمی کوردستاندا ڕۆلێکی زۆر خراپە بە تایبەت دەتوانم بڵێم لە پارێزگای دهۆک لە پارێزگای هەولێریش بۆ چونکە دادوار ناتوانێت قراری خۆی بە ئازادانە بدەن ناتوانێت ینی زەمیری وجدانی ئارام بکاتەوە بەڵکو فەرمانێکە لەسەر
لەسەرەوە بوویدێ لە سەرکاتی حکوومەت بوویدێ سلێمان ئەحمەد بە 3 ساڵ حکوم دەدا شێروان شێروانی بە 6 ساڵ حکوم دەکا زیندانیانی بادینان بە چەند ساڵێک حکوم دەدا یعنی ئەوە ئەمری سەرۆکی حکوومەت بەخۆیە دەستی خۆی لە ناودایە پێشگە لەم پارتە هەمووی باش ئەمە سومعی هەرێمی کوردستان لە ناوەندە نێودەوڵەتیەکە لە بەسەری مافی مرۆڤ لەسەر مەسەلەی بیرۆڕای ئازاد ناباتە دواوە والله کاکزانە خۆ هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک هیچ سومعەیەکی نەماوە لەسەر دەستیان برادەرە ئەگەر سومعی ماڵا بەڕاستی یعنی ئێمە دەبینین ڕۆژانە کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە راپۆرت دەردەکەن یونیڤەرسیتی یعنی بۆ نمونە بینیمان لە ناوەندی شاری هەولێر کۆنسڵی ئەمریکا یعنی بە حکوومەتەکەی مەسرور بارزانی گوت حکوومەتێکی کارتونیە حتمما لەسەر ئەم ڕەشبگیریەیە کە بینیمان یعنی هەموو کۆنسڵخانەکانی تر لەسەر ئەم یعنی ڕەشبگیریای جەنابی مەسرور بارزانی دەستی پێکردووە بە جواب دێنەوە یعنی دەڵێن مافی مرۆڤ لەم هەرێمە پارێزراو نییە مافی ڕۆژنامەنووس بەڕاستی یعنی عیبەیەکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شخصی سەرۆکی حکوومەت کە ئێستا دەست یعنی تێوەردەکان لە ناو دادگاکاندا و نایەڵێ دادگاکان کاری خۆی بکەن یان دادوەرەکان لەسەر یعنی بڵین مادە قانونیەکانی کە بە تایبەتە بە ڕۆژنامەنووسانەوە دادگای ڕۆژنامەنووسان بکەن بەڵکو بە هەوەسی خۆیان کار دەکەن بۆیە ئێمە دەبینین یعنی لەم 3 بۆ 4 ساڵەی دواییدا هەرێمی کوردستان پاشەکشەیەکی زۆری کردووە لە ڕێی ئازادی مافی مرۆڤەوە لە نێو کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتیەوە باجەکەشی دەدا باجەکەشی زۆر بە قورسی دەدا تازانە بە ئەمەش لەبیر نەکەین بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان یا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نابێ قەت و قەت ئەوە لەبیر بکات کە باجێکی گەورە دەدا لەناو ئەم هەڵبژاردنەدا و خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی پارێزگای دهۆکیش کە ئێستا من دەتوانم لەو چارچوبەیەدا بڵێم ئێستا دهۆک یعنی وەکو زیندانێکی گەورەیە بۆ خەڵکەکەی هەولێری شەڕوا زیندانێکی گەورەیە بۆ خەڵکەکەی ئێستا هەموو خەڵکی زیندان کردووە دەبێ ئەوانە چاوەڕێی ئەوە بکەن لەم هەڵبژاردنەدا خەڵک سزایان دەدا خەڵک لەسەر حکم لایان دەدا ئەوجا یعنی من ئێستاش دەڵێمەوە ئەم کابرایەی ئێستا دەسوەردان لە ناو دادگاکان دەکات سبەینێ خۆی دەبرێتە بەردەمە و دادگایانە و ینی دەبێ ئەو دادوەرانە ئەو کات بە خۆیان ینی بە ئازادانە کاری خۆیان بکەن دڵنیاش بدەڕوونە بەردەم دادگا لەسەر مافی ئەم خەڵکە لەسەر ئەم ڕۆژبگیریە لەسەر تیرۆرکردنی خەڵک لەسەر ڕفاندنی خەڵک لەسەر شاردنەوەی خەڵک من نمونە بڵێم کاکزانا بە نزیکەی 4 مانگ شێروان شێروانی و لەگەڵ هەموو برادەرەکانی تر کە لە زینداندا بوون یعنی خەڵک نەیدەزانی لە چێنە خانەوادەکانیان نەیان دەزانی ئەو کەسانە لە چێ دەستەسەر کرانە ئەگەر سەرۆکی حکوومەت وا تەسەوەر بکە یان ئەنجومەنی ئاسایش وا تەسەوەر بکە ئەمانە باجیان نابێت دڵنیا بن لە هەڵبژاردندا باجێکی زۆر گەورەی دەبێت خەڵکی بادینان و خەڵکی هەولێر و هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ شیارە بەرامبەر ئەو زوڵم و نەعەدالەتیەی بەرامبەریان دەکرێت باش زۆر باشە کاگامەت کاک بەدران ئەمە کاریگەریەکی لەسەر سومعی هەرێمی کوردستان دەبێت وەکو لە کاگامەدم پرسی مەسەلەن ئێمە وەکو گوتت تا 2010 ڕەنگە لە بیرۆڕای ئازاد لە خۆپیشاندا لە جەریدە دەرکردن لە گۆڤار لە ڕۆژنامە بەڵام ئێستا بەشێکی بۆ بەوەی کە مەسەلەن پەیجی پشتی پەردە و تۆمە دروستکردن بۆ خەڵک و زائیدەنیش مەسەلەن ئەگەر ڕۆژنامە نووسێک وەکو کاگامەد وتی بەدڵی ئەوان قسەی نەکردەوە بیخەنە کونجی زیندانەوە ئەزانی کاکزانە من ئەو بە ئامار پێدەڕێم بە پێی راپۆرتەکانی ڕێکخراوە دەوڵەتەکان و بە پێی کۆتا ئاماری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەشی مافی مرۆڤ ساڵی ڕابردوو کە بڵاوی کردەوە هەرێمی کوردستان یعنی خەریک ئەکەوێتە ناو تەواو ینی بازنێکی تەواو ڕەش ینی هەرێم تەواو سومعی نەماوە ینی تۆ سیر کە ئەمە هەرێمێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ینی ئەتوانین تا حدێکی زۆر باش هەم وەکو هاوپەیمان هەم وەکو بەرژەوەندی بۆ وڵاتانی زلێس کە لە ئامادە باشی دابووینە کۆتاجار کە سەرۆکی حکوومەت کە ئەچێتە ئەمریکا ئامادەنی میبەنە ناو کۆشتی سپی باشە ئەمە لە عرفی دیبلۆماسی دابەزینی کاریگەری یان بتوانین بڵین تەواو هاتنە خوارەوەی یعنی هیچ نازەم چناوە چی لێ بنێم کاکزانە تۆ ئەگەر لە دیبلۆماسی ئاستی باڵا پێشوازیت لێکرا تەنانەت فەرشە سوورەکەش ڕێژە و پێوەری خۆی هەیە تۆ ئەگەر لە مەودایەکی باش لە پلەیەکی باش پێشوازیت لێکراکەوە تۆ ڕکێوی دەسەڵاتەکەت بەرزە تۆ حکومداریەکەت و حکمڕانیەکەت ینی
حکومێکی ڕەشیدا بەڵام سەرۆکی حکوومەت کاتێک ئەچێتە ئەمریکا و ئەمریکایی کە خاستن ئەم کابینەی حکوومەتی ئەمریکا کە شەڕێکی زۆری لەسەر ئازادی و مافی ڕۆژنامە نووسیە کرد پێچەوانەی حکوومەتی هەرێم کە هەر ڕۆژنامە نووسێک لە شوێنێک دەنجی بەهات بە بێدەنگ و زیندانیە کرد سەرۆکی حکوومەت ئەچێتە ئەمریکا لە حوشەی کۆشی سپی ئەیبینن يعني حکومەتی هەرێم تەواو کەتێتە ناو بازنێکی ڕەش ئەوە بەو شێوە بەردەوام بوونا من هەموو جاران قسەی گەگەم کاکزانە ئەم برادرانە يعني بەو ئەزمونەوە مادی نەبوونە بەو ئەزمونەوە هیلاک نەبوونە خوێنیان نەڕۆشتووە شۆڕش جێر نەبوونە زیندانی بەسییان نەبینیوە ئاوارەیان نەبینیوە هەرێ هات و شاخ و گون تێکچوونیان نەبینیوە نازانن لە ئەمفال بۆ کراوە نازانن چمیابانانی هەڵبجە بۆ کراوە یاخێمە وە قوربانیمان داوە تا بینە خاوەنی هەرێما باشە ئەو هەرێمە ئێستامە لە بیکەنە زیندانێکی گەورە بۆ ڕۆژنامە نووس بیکەنە زیندانێکی گەورە بۆ هەر تاکێک نەبووە کاکزانە تۆ لە هەموو دنیا بگەڕێ ئاوت ناداتێ کارەبات ناداتێ زوڵمت لێەکە باز زیادەکە حقت ئەخوا موچەت ناداتێ تۆ قسەش پێ ئەتگری باشە ئەتخاتە زیندان ئەتخاتە جاسووس ئەمە تیۆریستە وڵی بڕۆ لە 34 ساڵی حکمڕانی کوردی بگەڕێ کەس بەقەت ئەوانە جاسووس نەبووە کەس بەقەت ئەوانە دژی خەڵک نەبوونە کەس بەقەت ئەوانە خەڵکیان تیرۆر نەکردووە ئەخەی ڕۆژنامە نووسێک تاکەچەکەی قەڵەمە چوزانێت جاسووس ئیرهابی چییە ئەخر لە چی دنیا بۆ ڕۆژنامە نووس تۆ ڕۆژنامە نووسی خۆت بگیری بە ناوی یعنی ئەگەر فعلیەن ڕۆژنامە نووسێک جاسووس ئیرهاب بێ بۆ سومعەی حکوومەتێکی خۆی ئێشارێتەوە ئەمانە تۆمەتت بۆ دروست دەکەن کاکزانە ئەمانە عقدەیان لا دروست بووە ئەگەر بێدەنگ بی باشی ئەگەر بێدەنگ نەبی جاسووسی جاشی خراپی یعنی من خۆم بەدەیان تۆمەتم بۆ دروست کراوە تۆ کاک ئامێد ڕەفیقەکانمان یعنی تۆ ڕخنێک بگرێڵێ جاشی ڕخنێ بگرێ ئێمە جاسووسە جاسی بۆ تو من جاسی بۆ تو چاکەم کاکسێمە ئەحمەد جاسی بۆ تو چاکە ئێتخوا ئێمە دەستی جەندرمە تووچیامان گرتووە نزیکی هەولێر ماخستۆتەوە ئێمە 6 کیلۆمتر جەندرمە تووچیمە هێناوەتە پێش ئێمە 150 کوردستانمان داوە بە حەشدی شعبی آخر بۆچی خۆیان دادگایی ناکەن بۆچی ڕۆژنامە نووسێک کە بۆ پرسەی باوکی گەڕاوەتەوە ڕۆژ ئاوا دەیهێنی سزنیەکەی دوای 211 ڕۆژ بێ سەر و شوێنەکەی نایلی کە سوکارەکەی بیبینێ ئەم حکوومەتە هیچ بەسەری چۆ نەماوە وە سومعی نەماوە بە تەواوی لەکەدار بووە هیوادارم ئەو برادرت لە تۆپی دەسەڵاتە 4 ساعتیش دەسەڵات بێ بۆ ئەوەی ئیتر بە یەکجار ئێمە نەجاتمان بێ و ڕزگارمان بێ دڵنیا بە ئەگەر تورکێک داگیرمانکە ئەگەر عەرەبێک داگیرمانکە ئەگەر فارسێک داگیرمانکە ناتوانێت بە شێ ئەوەی ڕۆژنامە نووس بگرێ و زیندانی بکە و سزنی بکە و تۆمەتی بخاتە پار لە بۆی لە ناڕزایی خەڵکو لە دەنجی جەماوەلەکە ترسێ لە شەقامە ترسێ بەڵام ئەوانە لە شەقامە ترسن نەحسا بۆ خەڵکەکەن نەحسا بۆ ڕێکخراوی نێودەوڵەتیەکەن نەحسا بۆ بنەزەماتەکەن نەحسا بۆ وڵاتانەکەن هەر بڕیاری ئەوەی لە مێشتیانە ئەوە جێبەجێەکەن و عاقبەتەکەشی ئەگەر تەمەەن باقی بێ باقی هەمیانە دەینەوە ئەزانین چێ جاشە و چێ جاسووسە و چێش ئەم خەڵکە و چۆسەنیتەوە چێ بۆ بە باد بەسەم خەڵکەوە باشە کاک بەدرانەوە مەترسیتان لەسەر نیە مەسەلەن بەڕێز لە هەولێر و کاگامەد لە ئەکرێک بەو شێوەی مەسەلەن ڕەخنە دەگرن سەرنجستان هەیە مەترسیتان لەسەر ژیان دروست نابێت کاکزانە ئەمە حەز ناکەمە بە نەمیدیا باز بکرێت لەبەرەوەی ڕەخنەک ئەگری هەڕەشەیەک و دوو دەنیە ئەنی نازانم دۆخی کاک ئامێد لە منطقەی ئاکرێ لە بادی ناسۆنە بەڵام لە هەولێر ڕەفیقەکانمان ینی وەکو دنچی تەزبیع لە دوای یەکەوەیە تا ئێستا ماوین من خۆم بڕوان بە عەقیدەیەک هەیە نووسەرێکی ئەڵمانیێرێ کە نازیەکان هاتنە دەسەڵات ڕۆژنامە نووسەکانی یاگر ئێمە بێدەنگ بووین چەپەکانی یاگر من بێدەنگ بووم سۆسیالیزمەکانی یاگر بێدەنگ بووم نووسەرەکانی یاگر بێدەنگ بووم کاتێک گەیشتە من کەس نەبوو لە سەرمان بەجوابێ من هەمیشە ینی من ئەفڵ من ئێستا ڕووی دەمم بۆ سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە ینی بەیانی ئەمە سلێمان ئەحمەد زیندانی کرا سندیکا هەموو نەقابەکان بێدەنگە سندیکای ڕۆژنامە نووسا هونەمەندان نووسەران پارێزەران هەموو سندیکاکان بێدەنگن من بێدەنگ نابم بەیانی منە گیرێم ئەوان بێدەنگە من ئێخە دوو بەیانی سڕێ ئەوان دێ باش کاکزانە باو قسەم تاوەکەم کاسبکارێک لەو شەقامەکە پێی وایە کەیسی سلێمان ئەحمەد کەیسی شێروان شێروانی پەیوەندی بە ئەو نییە ڕۆژێک سڕێ ئەو دێ دڵنیا بەش با من ئێستا هەندێک پرسیار تەحقیقی پێشوەختت لێ بکەم کاک بەدران ڕسمی هیچ دام و دەستگایەکت لایە بتگرت پێ هیچ سەردانی ئەو لاولات کردووە لە ئێستاوە باس تۆپاچێک بۆ خۆت بکە لێرە شاشێ و کەناڵێکی فەزاییە دوای بژیرەی بڵێن دوای بڵێن کاکەوە بەدران ڕسمی دام و دەستگامنیەکانی گرتووە و کاک بەدران جاسووسی کردو و دوور لە مەقامی بەڕێستان
لێرە پێم خۆشە بدەرفەتە ینی ئەستۆ پاچی خۆت پێش وەختە جا نازانم تۆمەتی نوێ یان ڤێرژنی نوێ شەبێ بەو تۆمەتانە کاکزانە بڕوا بکە من سعات 3 شەو لە ترافلایەتی سوور نادەم من خۆم بڕۆم بە یاسا هەیە باشە یعنی 3 شەو لە ترافلایەتی سوور نادەم من کابراایەکەم نەبێتە ڕیکلام و نەبێتە مبالغە و خۆم خاوەن بیر و باوەڕەشی لیبرالم و بڕوان بۆ جیرانەکەم یەزیدیە مەسیحیە هەرچی هەر دینێکە و کحول ئەخواتەوە ناخواتەوە و هەرچیەکە پێمیم زەڕی بۆ من نەبێ تا ئێستا کحولش ناخۆمەوە تاکە تۆمەت کە لێ ئەترسێم ئەوەیە ڕۆژێک کێشەی مخەدەرم بۆ دروستکەن من کە خۆم کحولش ناخۆمەوە باشە بەڵام سپاس بۆ خوا بەزەم ئەو برادرانە بڕواشیان پێ نییە فەحسەیە ینی تۆ ئەگەر هەر مادەی بستە ناو لەش دوای 6 مانگ لە ڕێی پشکنینی پزیشکیەوە ئەتوانی دەریخەی من تاکە هۆکار لێ بترسم ئەوەیە لەبەرەوەی کەمترین کاتش موبایل بەکاردێنم بۆ ڕسم و بۆ شتانە تەنانەت بۆ دەرچوون و بۆ مقابلەش بڕوا بکە کەمترین وێنەی خۆم نا پرۆفایلەکەم هەیە کاکزانە یعنی خۆت فرێندبی لە فەیسبوک ڕسمم نابینی ڕسم ناگرم من لەوە ناترسم لەبەوەی باشە ڕسم ناگرم تاکەشت کە لێ بترسێم ئەو تۆمەتی مخەدەرات وشتی وایە چکە ئێستا باشترین بازرگانی خۆیان پێوەکەن بۆی خۆیان تێدا بزرکەن خەڵک تووشەکەن زۆر باشە بەهیوان سەلامەتی کاک بەدران کاک ڕیڤینگ بەڕێستان پارێزەرن یعنی ئەگەر بەم شێوەیە دادگا مامەڵە بکات داواکاری گشتی مامەڵە بکە متمانەکردن بە دام و دەستگا یاساییەکان کە بەڕاستی لاواز نابێت بەو شێوەیە تاکید هەرێمە کوردستانی دەمێکێک و خەلکێ باوەریە یا وان دام و دەستگەهێت دادوەری نەمایە ینی ئەوان دام و دەستگەهێت دادوەری لە هەرێمە کوردستانی محکەمەی هەرێمە کوردستانی خەلکی ئەوەنە مزداقیەتە خوش دەست دەف خەلکی ji بوون دژی حتا کو بشین کێشە خو چارەسەرکەن کێش پەنای بوو دادگەهێ نابن ji ber hindê çونکە van جۆرە کەیسات بینن ئەڤریکا ڕۆژنامەوانێکی و سبای چالاکوانێکی و دوز بە کەسێکی نەڕازی بگرن و گۆرەی مەزاجێخ و گۆرەی بەرژەوەندیە خو حکم بدەن ئیدی خەلکی باوەری بوان دادگەها نامینێتن و نە سەراستێ هەرێما کوردستانی بەلکو سەراستێ نێودەولەتیژی هەم وڵاتێت ئەقلیمی و نێودەولەتیژی ئیدی خەلکی باوەری دادگەهێت هەرێما کوردستانی ناهێتم ڕاستی ئەوە کارەساتێک مەزنە بوو دەسەڵاتە دادوەری وەلێ بێتن و خەلکی ئیدی باوەری دادگەهێت هەرێما کوردستانی نەمینیتن خەڵک چ دەڵێ لەسەر ئەو کەیسە ئەوانەی کە مەسەلەن ئێوە ئەیان بینن مەسەلەن پێیان وایە ئەو کەیسانە هەمووی فعلەن هەمویان ئیرهابین هەمویان تاپڕیان پێ هەمویان ڕسمیان گرتو هەمویان سوزانە مەریەکەی بنەوەیەک ینی خەڵکی دهۆک بەگشتی جگەلەوەی کە لەلایەنی دەسەڵاتە و موچەیەکی ئەوەی تر قەناعەت بەو کەیسانە دەکا کاک ڕیڤینگ حتا وی گوێ دوان کەیسێت مەوان چەند ساڵا دەڕێوە بریوزێدەتش و 100 کەسە هاتیە گرتون و هاتینە بەردان و هاتینە حکمکردن مە کەسێک نەدیتە تەنانەت ناف دەسەڵاتێژی دا پلەدارژی بیتن موچەژی هەبیتن تەیداوان جۆرە حکما کرد بیتن ئەو بخوژی پێ نەڕازینە ئەو بخوژی دزانن لێ دادوەریت مە سەربەخۆنینن یعنی دیت نامنە ممکنە ژی هەندەی دادوەر گەل بوو چوونا منە بن بەس بەشێکی زۆرێ دادوەریت مە نەت سەربەخۆنە کاک زانە وەختێ دەسەڵاتە هەرێمێدا حتاوێ گۆێ دادوەر گۆرەی پشک تێتە دابەشکردن گۆرەی علمی خونەوەیتە تعینکردن چیتە پەیمانگەها دادوەری و ببیتە دادوەر وەختێ دادوەر قیبەل حزبی واتە دامەزراندن مەجبورە بڕیارێت حزبی جێبەجێکەتن وەختی بڕیارێت حزبی جێبەجێکەتن دێ ئەوە ڕەوش بیتن و ئێدی خەلکیژی بۆواری پێنامینیتن قەنەعەت کە دادوەر هەبیە بڕیارە دای ئەو خوب بڕیارە خو نەڕازی بووە یا گوتیان هەرەوێ قەرارێت تەمیزکە یعنی ئەلێ زبرم گوتەکە تا بۆواری بڕیارە خو نەبیت و شاد بژە من هەرە تو چاوێ بڕیاری دای تو دادوەری تو بلندترین دەسەڵاتی یعنی توش کێ ترسی بەس وەختێ دادوەر سەربەخۆ نەبیت وەختێ دادوەر حزبی هاتە دانان وەختێ قوت و بژێوی و ژیانە حاکمی کەفتە دەستی دەسەڵاتێ حاکمژی و خوددان مووقف نەبیت دێ ئەvە بیتن ئەوێ گۆڤێ لە هەرێمە کوردستانی پرێڤێت چتن باش گەلک باشە کاگامت بەڕێز دوتت کە خەڵکی ئێرە مثلەن زیندانێکی گەورە دروست کراوە خۆ ئەگەر ئەو ڕۆژنامە نووسانەش هەبن خۆ
خۆ ئەگەر دەنگی ئازادی شەبێ ینی هەر بای ئەوە توانن قەناعەت بە خەڵکەن و لە حزبی دەسەڵاتی دوورخەنەوە ینی ئێستا خۆیان هەم خەڵکە کەشیان لە دەستەچێ و هەمیش خەڵکە خەنە زیندانەوە و سمعی مەسەلەی دیموکراسی و مەسەلەی بیرڕای ئازاد لە هەرێمی کوردستان دەخەنە ژێر پرسیارە و لە ناوەندە نێو دەوڵەتەکانەوە یعنی ئەمە چێ ئیسفادەی لێکە سوودی ئەمانەت چیە کە تۆ چاو سوورکەیتەوە و تەعزیب و زیندانی و سزا و یاسا و ئەمانە بۆ ڕۆژنامە نووسان بدەیتەوە ئەشتوانی پرسیارەکەی لە کاک بەدرانم کرد لە بەشەکەی خۆشت جواب بدەیتەوە والله کاک زانم یعنی پرسیارێکت کرد بەڕاستی من لێرەوەش بڵێم يعني او شتي كبارتي ديمقراطي كردستان يعني حكومتي خۆجهی دەوەری دهۆکیان دەوەری هەولێر بڵێن ئەوەی کە ئیسیفادەی لێ کردووە حتا ئێستا بە ترساندن بە چاوسۆرکردنەوە لە ڕۆژنامە نووسان لە خەڵکی ئازاد لە یعنی ئەم خەڵکەی بوێر و دەنگ دلێرە بەڕاستی ئێمە دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم خەڵکی دەوەری بادینان هەم هەولێر ینی بوێرانەتر قسە دەکا یعنی جەریئانەتر قسە دەکا بۆ چونکە ئەوەی لەماوەی ڕۆبردوودا ڕوویداوە دەبینن يعني پارتی دەیەوێ ڕەشبگیریەک دەست پێ بکە پارتی دەیەوێ بە شێوەی خەڵک ینی چاوترسێن بکە کە خەڵکی دین نەتوانێت قسە بکە کە خەڵکی دین نەتوانێت لە ماڵی خۆی دەربچێ باوەڕ دەکەی کاک زانا یعنی ئێستا کاک بەدرانیش کاک ڕەفینگیش حتمەن یعنی ئەم خاڵەی ئێستا ئیشارەتی پێدەدەم زۆر بە باشی دەزانن تەماشاکە کاک زانا بەڕاستی هەم لە دهۆک هەم لە هەولێر زۆربەی چالاکمانان زۆربەی ڕۆژنامەنووسان زۆربەی ینی ئەو پارێزانانەی وەکو کاک ڕێڤینگن جەریئن خەڵکی بوێرن خەڵکی دلێرن دیپا لە کەیستی ینی ئەو کەیسانە دەکەن وەکو کاک سلێمان و زیندانیانی بادینان و خەڵکی تر باوەڕ دەکەی پارتی ئێستا یعنی شتێکی وای دروست کردووە ئەم خەڵکە ناتوانێت ئێستا موبایلەکانیان لە ماڵەوە بباتە دەرێ ئێستا تەسەوور دەکەم کە کاک بەدران لە ماڵی دەڕواتە دەرێ حتمما موبایلێکی لە ماڵێ دادەنێ احتیمالە موبایلێکی یعنی نورمال هەڵبگرێ بڕواتە دەرەوە بۆ ئەوەی پارتی سبەینێ گێچەڵێکی پێ نەکا گێچەڵ بە من نەکا بە کاک ڕێڤینگ نەکا بە خەڵکی تر نەکا بۆ ئەوەی بڵێ وڵڵاهی تەلەفۆنێکی پێیە یان ڕسمێکی لە دام و دەستگای گرتووە ڕسمێکی لە شوێنێک گرتووە هەرچەندەم ئەمانە هەمووی تومەتی بێبنەمان هەم خەڵکیش دەزانێت بەس پارتی باجی پارتی ئەم هەڵبژاردنە باجێکی قورس دەدا بەڕاستی کاک زانا چونکە ئەوەی لە دەبەری دهۆک دەیکا و لە دەبەری هەولێریش دەکا سەراحەتەن ئەو زیندانە گەورەی بۆ خەڵکی چاکردوانە و چاوسوکردنەوەی لە خەڵکی دەکا باجەکەی بە شێوەیەک دەبێ ئێستاش من دەڵێمەوە وەرە ئێستا لە ناو خەڵکی دهۆکدا بگەڕێ وەرە ئێستا لە ناو خەڵکی هەولێردا بگەڕێ بەڕاستی هەر هێزێکی تر هەبێ کە خەڵک بڕوای پێ باشە خەڵک بڕوای بە پارتی نەماوە بۆ بڕوای پێ نەماوە لەسەرەوەی کە چاو لە خەڵکی سۆر دەکاتەوە لەسەرەوەی نانی خەڵکی دەبڕێ لەسەرەوەی حتا ئەمڕۆژ ینی تهدید لە ژیانی خەڵکی دەکا ڕۆژانە تهدیدی کوشتن تهدیدی زمانبڕی ینی هەموو شێوەیەک تهدید لە خەڵکی دەکا پارتی باجەکەی زۆریش بە قورسی دەداتەوە کاک زانا قەت و قەت نابێ لەناو گەنجان چی دەڵێن کاک ئامەد گەنجان چی دەڵێن بەرامبەر ئەو سەرکوتکاریە مەسەلەن سەر شێروان لە کاک زانا یەک خاڵ ئیشارەت بە یەک خاڵ بدەم ئێستاشیانی باستان کرد کاک بەدرانیش ئیشارەتی بەوەدا ئێمە هەموومان دەزانین تایبەت ئەو گەنجانەی وشیارن تایبەت ئەو خەڵکەی وشیارە ئێستا لە بادینان و لە هەموو دەبەرێکدن تایبەت من باسی بادینان دەکەم ئێستا دەزانی کێسی خۆڕێ دەکاتن کێ عەمەلی وڵاتانی تر دەکاتن زۆر جار ینی کە لە مەجلیسێکدا دەنیشین کە گوێ لە خەڵکی تر دەگرین دەڵێن ینی جوانترین وشە یان جوانترین ڕستە کە گوێم لێ بووە بەڕاستی پێشتان شەوێکیش بوو لەگەڵ کۆمەڵی برادەرێ ینی وتیان ئێمە هەموومان دەزانین کە کێسی خۆڕەیانی باسەکەواتە سەر باسی زیندانیانی بادینان و خەڵکی ترا و خەڵکەی پارتی دەستی بۆ دەبا زیندانی دەکایان دەمکوبیانی هەڵی دەمکوتکردنی دەدا باشە کاک زانا دەڵێن فەرمووی ئێمە ئێستا لێرەوەش تەحەدای جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین دەستی جەنابیان دەگرین بابێتە لەگەڵ خۆمان دەبینە سەر هەموو خاڵە سنووریەکان دەبینەوە و نزیکەی 80 کیلومترێک کە تەسلیمی جەندەرمەکانی تورکیای کردووە کە نزیکەی 113 بۆ 117 هزار جەندەرمەی تورکیای لێ ئەوەی عەمیل بوون بۆ وڵاتانی تر دەڵێن وەرن با دەستیان بگرین با پێیان پیشان بدەین کاکێ عەمیلی وڵاتانی ترە کاکێ ئیش بۆ وڵاتانی تر دەکا ئایا ڕۆژنامەنووسانن ئایا شێروان شێروانیە سلێمان ئەحمەدە یان قەهرەمان شوکریە یان جەنابی سەرۆکی حکوومەت بەخۆی ئەو کارە دەکا یعنی ئەمە ئێستا ئەم ڕوتفالە لە لای گەنجانی بادینان و خەڵکی تر دروست بووە خەڵک وشیارە خەڵک ئێستا دەزانێت کێ عەمیلی بۆ وڵاتانی تر دەکا بۆ خەڵکی تر دەکا هەوڵی نەمانی ئەم هەرێمە دەدا دۆخی ئەو ناوچانەی کە بادینان چۆنە بەگشتی لە مەسەلەی لەشکر چێشی خەڵک لەسەر ئەوەش چاوسوورکردنەوەی لێ دەکرێت کە قسە نەکە ئەوانەی گوندەکانیان جێشتووە
کازانە بە هەموو شێوەیەک هەوڵی دەمکوتکردنی خەڵکەکە دەدرێت کە گوندەکانیان پێچۆڵ دەکەن باشە ئێستا نزیکەی ینی لەم ماوەی ڕابردوودا 100 گوند ینی لە دەڤەری بادینان و ئەوانە چۆڵ کراون باشە لە گوندی هەرزە ڕۆژانە تۆپباران دەکرێت لە دەڤەرەکانی تر ڕۆژانە تۆپباران دەکرێت بگرە لە ینی شێلازێ دێرە شێلازێ 82% خاکەکەی لەدەستداوە ئێمە سەبەبەکەی کیت ئێمەکی تەسلیمی وڵاتانی تر کردووە باشە حتا ئێستاش کامەش ڕووی داوە کازانە ینی ئەمانە هەوڵی ئەوە دەدەن بەڕاستی کە ئەو خەڵکە ینی ئەو خەڵکە نای لەو دەبەرەنە کە گوندەکە نیشیان پێچۆڵ دەکەن هەوڵ دەدەن ئەوانە قسە نەکەن هەوڵ دەدەن ئیدی ئەوانە نەیەنە سەر شەشەی تیڤیەکان حتمما هاوکارەکانتان یان پەیامنێرەکانتان لەو دەبەرە باش دەزانێت لە دەبەری ئامێدی بگرە لە دەبەری ئاکرێ بگرە لە دەبەری بەرواری باڵتا بگرە ئێستا حتا پارتی ڕێگە نادا هیچ ڕۆژنامەنووسێک و خەڵکێکی تر بڕوا راپۆرتێک لەسەر ینی لەشکردکێشی تورکیا یان ئەوتۆبارانەی ینی لەسەر گوندەکانی خەڵکە و گوندانەی ئاوادانن کە تۆبارانیان لەسەر دەکرێت پارتی حتا ڕێگە نادا ئەو خەڵکە بڕواتن ڕۆژنامەنووس بڕواتن راپۆرتێکیشی دروست بکا لەوێ گەلێک باش کاک بەدران دوجار دەبێ هەرێمی کوردستان بۆی سومعی لە ناوەندە نێودەوڵەتیەکان لە مەسەلەی بیرون ڕای ئازاد لە مەسەلە دیموکراسی بۆ بگەڕێتەوە دەبێت چی بکرێت وەکو ئەوەی کە وتیشتا مەسەلە وێ ڕای هەموو چاوسورکردنەوە ئەوە تا خەڵکی وەکو ئێوە قسە دەکا ڕەخنە دەگرێت سەرنجی هەیە کاکزانە بۆی تۆزێک هەرێمی کوردستان بگەڕێتەوە یان بێتەوە ناو هەواڵە ڕێکخراوی دەوڵەتەکان یان هاوپەیمانانمان یان وڵاتانی ئەقلیمی تۆزێک ئەترامی حکوومەتەکەمان بگرن بەڕاستی من حەزم لێیە ڕاستگۆ بم ئەوەی لە کابینەی نۆ هاتووە نەمێنێ تاکە هۆکاری پەلەی ڕەشی سەر ڕۆژنامەگەری کوردی سەر دەنجی ئازاد سەر مافی تاک سەر مافی مرۆڤ ئەم حکوومەتە بوو و ئەم حکوومەتە بێباکە و ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەکا ڕۆژ بە ڕۆژ تونتریش دەبێ ڕۆژ بە ڕۆژ تۆمەتی نوێ ئامادە دەکا من یعنی بەداخم بۆ دۆخە زۆرش بەداخم ئێمە خاوەن قەزیەکەین ئێمە خاوەنی ئەم نیشتیمانین ئێمە خۆمان پێخاوەنی ئەم میلەتێ بۆ ئێمەش خەمی لێ خۆین و ئەوان هیچ باچیان پێنی ئەوان لە خەمی ئەوەن دۆلارەکان زیاد بێ و دەسەڵاتەکە فراوان بێ لەسەر خەڵکی تەوساوە و لەسەر خەڵکی بەشمێنێتی ئەم وڵاتە ئەم هەرێمە نەک لەسەر جەندنمەیەکی تووچی و حەجی شعبیەک و سوپایەکی پاسداران کە ڕێگەی لێ بکە حەدی نییە غەڵەتی وا بکاتن و من هیوادارم حکوومەتە تۆزێک فاهم کاتەوە بێتەوە هۆشخۆی بێتەوە ئەو تایمە من لێرەوە بۆ حکوومەتارم ئەوەی کاری سیخوڕی و ئیرهابی ئەکا ئەوەی دەستی ئیرهابەگرێ و ئەوەی پێتان وایە ئیرهاب دروستەکە فکری ئیرهاب دروستەکە ڕۆژنامەنووس نییە فەرمونون دوێنێ ڕۆژنامە عەرەبیەکان بڵاویان کردوتەوە چێ هاوکاری ئیرهابەکە و چێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا هاوکاری ئیرهابەکە ناوی ڕۆژنامەنووسان و ناوی ئێمە و ناوی هاوڕێکان و ناوی سلێمان ئەحمەدە یان ناوی ئەوانن لە تۆپی دەسەڵاتن. بەڵێ سوپاس دەکەم کاک بەدران. کاک ڕێڤینگ دوا سەرنجی بەڕێستان لەو بەرنامەیە؟ وڵی ئەخیر گوتنەوە منەوە بۆ کەس و کۆرێت سلێمان ئەحمەد و سلێمان ئەحمەد هەمیان ڕۆژنامە نووسێت وێگەوێمەت بینەوە ئەم لە vê biryarê xweşnabîn divê biryarê temîzkeyn divê biryarê geyne navendên cîhanî hem navxwê Herêma Kurdistanê û Iraqê jî em divê biryarê temîzkeyn hêvîdarim dadgeha temîzê pêdaçûneka cidî biketin û biryareka cerîya nebdet evê biryara derheqê Silêman Ehmed dahatiye dan eb helweşînin û hindekî kerametê bû dadgehê Herêma Kurdistanê bi zivrîne ve çûnke تاریخ جی بو مدیار کریه و کسانت عاقل جی باش زانن هر دمه دستحالاته که دا ظلم گهشته وی را دی جارانویسی وان دیاره و از بارم اگر ظلم زیدت لحات جارانویسی دستحالات حریم اید ویگو و حکمیل حریم کردستان کنده زور خراب بیتن هیوی دارم دادگه ها تمیزه اوی حکمی راز وکته و اوی تومت دا پال روزنامه وان سلیمان احمدی هەلوەشینیتن گەلک سوپاس بۆتە کاگامە دوا سەرنجی بەڕێستان وڵی دوا سەرنجی من کاکزانە من لێرەوە دەڵێم بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەگەیەنم چەند مانگێکی کەممان ماوە بۆ هەڵبژاردن جەنابیان دەبێت دڵنیا ببنەوە لەوەی کە خەڵکی تر ئەم حکوومەتی هەرێمە دەگرێتە دەست کە خەڵکی تریانی دەتوانێت ئەم حکوومەتە پێک بێنێ خۆیان لە ساحەی سیاسیدا کە نامێنن لە ساحەی سیاسی دەردەکرێن ئەو کاتە
خۆیان دەبرێنە بەردەم دادگا و خەڵک دادگاییان پێ دەکات دادگای گەلیان پێ دەکرێت بۆیە هەر ئەم مانگانەی کە ماویانە بەڕاستی دەبێت پێداچوونەوەیەک بە خۆیاندا بکەن ئەگەر نمونەیەکی وەکو شێروانی سلێمان ئەحمەد بگرێ یان قەهرەمان شکری خۆیان لە دادگای سەرۆکی حکوومەت و ئەمسالەکانیان ئامادە دەبن کە خوێنی ئەم ملەتەیان مژیوە. سپاس بۆ بەڕێز ئامەد پیران ڕۆژنامەنووس، سپاس بۆ بەڕێز بەدران مەحێدین ڕۆژنامەنووس و سپاس بۆ بەڕێز ڕێڤینگ یاسین پارێزەر. لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.